سەبارەت بەو بۆمبارانکردنەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ کەمپی مەخمور ئەمە من ئەتوان بڵێم ئەم پێشێلکاریەکی نێودەوڵەتیەوە مافی سنووری مافی نێودەوڵەتی لە ڕووی مافی نێودەوڵەتیوە سنووری عێراق بەزێنراوە کە ئێستا ئەو عێراقی هەرچەند بڕوامان پێنیە بەڵام لە واقعی حاڵە ئەمڕۆ پێ ئەوتری عێراقوە ئێمەش وەکو هەرێمی کوردستان وە کورد لەو پارچەی ئەژین کە پێ ئەوتری عێراق ئەمە ئەبێ حکوومەتی عێراقی لێی بەدەنگ بێ و هەروەها UN چونکە ئەمە ئەوان لەژێر چاودێری ئەو وڵاتانەوە لەژێر چاودێری UN پێشێلکاریەکەەوە دژ بە مافەکانیان و مناڵ و پیر و گەنج و جوانی ئەو کەمپە بۆمباران کراوە و شەید و بریندار کراوە و سەبارەت بە لەشکرکێشەکانی تورکیاش توان بڵێم پێشێلکارێکی گەورەیە دژ بە ملەتی کورد و لە دێر زەمانەوە هەر بگەڕنەوە سەردەمی عوسمانیەکان و پێش ئەوانی لە سەردەمی هاتنی مەغۆلەکان کە بوون بە تورک ئێستا لەوێ ئەوانە دوژمنی سەرسەختی کوردن بۆیە من داوا لە سەرجەم لایەنە سیاسیە کوردیەکان سەرویانەوە لەم پارچەیە کە هەرێمی کوردستان و باشووری کوردستانە لە پارتی دیموکراتی کوردستان کە خاوەن دەسەڵاتە ئێستا و برایانی پارتی کرێکاران پەکەکە چیتر ناکۆکیەکانن بنەنە لاوە هەرچی بێ ئەوان کوردن ئێمە کوردین ئەبێ کورد یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ڕنگ بێ لە بەرامبەر بە هەر دوژمنێکە مافی یەکتر بپارێزین و ڕێگە بە دوژمن نەدەین. سەبارەت بە هێزی داگیرکاری تورکیا بۆ خاکی عێراق و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئەگەر چی لە سەروی هەموویەوە ئەرکی وڵاتی عێراقا کە سنوورەکانی خۆی بپارێزێ چونکە تا هەنووکەش تەواوی دەواازەکان و تەواوی سنوور بەدەستی وڵاتی عێراقەوەیە و ئەو لەشکرکێشەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان کراوەتە سەر بەشێک لە عێراق دەبوو وڵاتی عێراق و پەرلەمانی عێراق و حکوومەتی مەرگناوەندی هەڵوێستێکی جدیان هەبوایە لە بەرامبەر ئەوە چونکە ئەگەر عێراق وا بڕیار بێ وڵاتێکی سربەخۆ بێ و ئەگەر وا بڕیار بێ خاوەن سیادەی خۆی بێ هێنان و هێرشکردنە سەر وڵاتی عێراق بە هەموو شێوەزەکانیوە چ بە یاسانێ و دەوڵەتیەکان و چ بە پێی ئیتیفاقاتی دەولی ئەمە کارێکی نایاساییە و کوشتنی خەڵکی سبیل لەلایەکی ترەوە ئەم هێرشە قابلی قبوڵ نیە بۆیە هەموو جۆرە هێرشکردنیەک بۆ سەر هەرێمی کوردستان بەدەل لە کارێکی درندانە هیچ شتێکی تر پێناساڵ ناگرێت. تورک بە درێژایی مێژوو هەر لە کەلتوریانە هەستێکی خۆ بە گەورەزانین لە هەموو میلەتانی تر و بە تایبەتی میلەتی کورد تۆ بڕوانە لە ئەفغانستان تورکیا کە لەگەڵ کورد نژیاوە هەمان ئەو ڕقەی هەیە کە تورکێک لە تورکیا و لەگەڵ کووردا ژیاویان لە ئێران سەبارەت بەو سیاسەت دوژمنکارانە سیاسیانەیشی کە ئێستا لە باشووری کوردستانە کە تورکیا بەرامبەر بە ناوچە سنووریەکان ئەیگرێتە بەر و لێدانی سەربازگە و هێنانە ناوەی سەرباز و هەروەها بۆمبارانکردنی کەمپی مەخمور کە لە ژێر چاودێری UNدایە و حکوومەتی عێراقیشدایە هەموو ئەوانە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ڕاستیزمانەی تورکیا بەرامبەر بە کورد شتەکە پەیوەست نییە تەنها بەو شوێنەی کە ئێستا باشووری کوردستانی پێڵێن کورد لە هەر شوێنێک بێت تورکیا دژمنێتی بەڵام ئەوەی جێگەی داخە کە نا حکوومەتی عێراق نا حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ هەڵوێستێکیان نییە و هیچ بەیاننامەیەکی فەرمی بە شێوازێک کە بەرهەڵستی ئەو بۆمبارانکردانە بداتەوە نەکراوە